ئێرە نەخۆشخانەی هیوایە بەداخەوە هەمومان پێمان خۆش نییە کە لێرە بین یاخود نەخۆشمان لە نەخۆشخانەی هیوا داغڵ کرابێت هەرچەندە لێرە ئەو نەخۆشانی کە داغڵە بن خزمەتێکی تەواو زانستی و باشیان ئەکرێ و نمونەیە لە خزمەتکردن و چاودێریکردنی نەخۆشانی شێرپەنجە بەڵام هەمومان پێمان خۆشنی ڕێگەمان بکەوێتە نەخۆشخانەی هیوا. یەکێک لە شێرپەنجە زۆر باوەکان کە لە جیهان و کوردستانیش باوە و وا دەکات ئێمە ڕێگەمان بکەوێتە نەخۆشخانەی هیوا بریتیە لە شێرپەنجەی قۆڵۆن. شێرپەنجەی قۆڵۆنیش وەکو هەندێک لە شێرپەنجەکانی دیکە وەکو بەشێک لە نەخۆشەکانی دیکە کە من لە زنجیرە بەرنامەکانم باسم کردو پێی دەوترێت بکوژی بێدەنگ واتە زۆر کات بێدەنگکە تاوەکو دەگاتە قۆناغێکی مەترسیدار بەڵام هەندێکی ئەتوانین ئێمە بە هاوکاری ناوەندە تەندروستیەکان و پزیشکانی پسپۆڕ هەندێکی ئەتوانین کەم بکەینەوە ئەتوانین کارێک بکەین کە ئەگەر خوا نەکردە تووشی ئەم نەخۆشیە بوو بین پێشەوەی ڕێگەمان بکەوێتە نەخۆشخانەی هیوا یاخود ئەگەر ڕێگەمان کەوتە نەخۆشخانەی هیوا ئێمە بە چارەسەرێکی کەم بە ماوەیەکی کەم لێی دەرباز بین ئەویش بریتە لەوەی کە بە باشی و بە زانستی بەدوای نیشانەکانمان نابڕۆین کاتێک نیشانەیەکمان نەبێ کاتێک ڕێنمایەکمان وەرگرتووە پێمان ئەڵێ تۆ لە سەروی 50 ساڵەوە لە سەروی 6 ساڵەوە پێویستە کاکە نازووری قۆڵۆن ئەنجام بدەی ئەنجامی بدەین دوای نەخەین کاتێک یەکێک لەو نیشانانەمان هەیە کە پێی دەوترێ نیشانە مەترسیدارەکان بۆ شێرپەنجەی قۆڵۆن خێرا سەردانی پزیشکی پسپۆڕ بکەین بۆ ئەوەی دەستنیشانی بکە. خۆشەویستان لەم بەرنامەیە باس ئەەکەین بزانین چۆن زوو بتوانین دەستنیشانی شێرپەنجەی قۆڵۆن بکەین چی بکەین ئەمە وەکو هاوڵاتی بۆ ئەوەی توش نەبین یاخود ئەگەر توش بووین زوو پێی بزانین و بە چارەسەرێکی کەم لێ دەربچین لەگەڵمان بن. خۆشەویستان من ئێستا لای نەخۆشێکم ئەم نەخۆشە لە نەخۆشخانەی بەخشین داغڵ کراوە فایلەکەی لای منە ئەم نەخۆشەیەکێکە لەو نمونانەی کە توش بە شێرپەنجەی قۆڵۆن بووە و ئێستا دەستنیشانی نەخۆشەکەی کراوە. من ئەمەوێ ئەم نمونە ئەم سیناریۆیەتان بۆ باس بکەم کە ئەم نەخۆشە ئەنجامی یاوە تاوەکو ببێتە نمونەیەک بۆ ئێوە ببێتە دەرسێک بۆ هەمومان لە کاتی هەبوونی نیشانە لە کاتی هەبوونی ئەو گرفتانێک کە ئێمە دواتر لە بەرنامەکە باسی ئەەکەین و لەوانەیە پەیوەندی بە شێرپەنجەی قۆڵۆنەوە هەبێ بۆ هەمووتان ڕوون ببێتەوە کە چۆن پێویستە بە دوواداچوونی بۆ بکەین. ئەم نەخۆشە خاتوونێکی تەمەن 46 ساڵە. تەبعاً شێرپەنجەی قۆڵۆن زیاتر لە کەسانی بە تەمەنا ڕوویە بەڵام بەداخەوە وەک باسمان کرد ئێستا لە کەسانی تەمەن خوار 50 ساڵیشدا زیادی کردووە هەم بەهۆی ئاسانکاری لە دەستنیشانکردنی نەخۆش هەم بەهۆی لایف ستایل و شێوازی ژیان و خواردنی ناتەندروست کە هەموو ئەمانە مەترسی توشبوونمان بە شێرپەنجەی قۆڵۆن زیاد دەکات. ئەم نەخۆشە سەرەتا ئێستا بە تەواوی لێم پرسی دیارە خۆی پێی خۆش نەبوو قسە بکە هەموویم لێ پرسی ئەم نەخۆشە سەرەتا ماوەی چەند مانگێکە 3 مانگە ئازارێکی ناوسک و گەدە و قۆڵۆنی بۆ دروست بووە ئەم ئازارە ناوبەناوە و هەروەها لە ماوەی ئەم 3 مانگەیە یا زیاتر نەخۆشەکە ئەڵێ هەندێک جار پێشووتریش جار بەجار ئازارم هەبووە کێشی کەمی کردووە واتە کێشی نەخۆشەکە دابەزیوە بەڵام گرفت لێرەیە چییە؟ نەخۆشەکە ئەڵێ من چەند جارێ بە ئازاری سک بە خوێندانان و هەندێک جار خوێنی داناوە لە پیساییەکەیەوە سەردانی چەند جێگایەکی کردووە خۆی ڕۆشتووە سەربەخۆ بۆ نمونە بۆ تاقیگەیەک پشکنینی ئەنجامیاوە پشکنینی پیسایی پشکنینی میز یا پیان وتۆتە قۆڵۆنە هەیە حەبی قۆڵۆنی وەرگرتووە لە سەیدەلیا و سەردانی نۆڕینگەی میلی کردووە سەردانی ئەو جێگایانەی کردووە کە دەرمان بە حساب دەرمانی کوردەواری و دەرمانی میلی تێدایە وتوانە ئەوە مایەسیریە دەرمانی مایەسیریان پێداوە یا وتوانەوە قۆڵۆنە هاڕاوە و جیا و دەرمان گیای و ئەم شتانە ئەمە وا ئەکات کە ئەم نەخۆشە لە بری ئەوەی بەدواداچوونێکی زانستی بکا بۆ نەخۆشیەکەی لە بری ئەوەی بڕاتە لای پزیشکێکی پسپۆڕ کاتێک خوێندانێ کاتێک کێشی داوەزێ پزیشکی پسپۆڕەکە بیر لەوە بکاتەوە کە زوو ناغزوری بۆ ئەنجام بدات ئەگەر خوا نەکردە شێرپەنجەی قۆڵۆنی هەبێ دەستنیشانی بکات ئەم نەخۆشە بەلا ڕێیاڕوە کاتەکەی دواکەوێ خۆی مەشغوڵەکە بە دەرمانی کوردەواری و بە علاجی قۆڵۆن و بە
هەر لە خۆوە لە سەیدەلی بەبێ ئەوەی پزیشکێک پێی بڵێ دەرمان وەرەگرێ بۆ قەبزیەکەی بۆ خوێندانانەکەی. بەڵام خۆشبەختانە ئەم نەخۆشی ئێمە زۆر دوانە کەوتووە. نەخۆشمان هەیە چەندین ساڵ کەسێکی بەتەمەنە قەبزی هەیە، خوێندانێ کێشی داوەزێ، شەرمەکات، سەردانی پزیشک ناکە، نازوری قۆڵۆن ئەنجام نایە، وردە وردە نەخۆشیەکەی تەشەنەکە، شێرپەنجەی قۆڵۆنی هەیە و تەشەنەکە، بەڵام ئەم هەردووای ئەخات. کاتێک دەستنیشانی شێرپەنجەکەی بۆ کرێکە بەداخەوە گەشتۆتە قۆناغێکی خراپ. خۆشبەختانە ئەم نەخۆشی ئێمە ئێستا پشکنینەکان و ئەنجامدانی سیتیسکان و زەرعەکان کە لێی وەرگیراوە و ئەنجامی نازوورەکەی پیشانی ئێوەی بەڕێزەیەم تاوەکو ببینن نەخۆشەکەی ئێمە سوپاس بۆخوا زووتر سەردانی کردووە. ئەڵێ کە زانیم ئەم حاڵەتەم بەردەوامە سەردانی پزیشکێکی هەناوی کردووە لەبەرەوەی ئازاریسکی هەبووە خوێنی داناوە. پزیشکە هەناویەکە نازوورێکی قۆڵۆنی بۆ نووسیوە، لە ماوەی چەند ڕۆژێکە نازووری قۆڵۆنەکەی ئەنجامیاوە. لە نازووری قۆڵۆنەکەیە هەستیان بە گرەیە کردووە لە قۆڵۆنیا. گرێەکە نێردراوە بۆ پارچەی لێوەرگیراوە، نێردراوە بۆ زەرع. ئەنجامی زەرعەکە دێتەوە ئەڵێ بەداخەوە نەخۆشەکە توشبووی شێرپەنجەی قۆڵۆنە. ئەگەر لەم حاڵەتەیە نەخۆشەکە ئیهمالی بکە، دوای بخا لەوانەیە شێرپەنجەکەی لە ماوەی چەند ساڵێکە، چەند مانگێک زۆر گرنگ نییە بۆ شێرپەنجەی قۆڵۆن، بەڵام بگاتە ساڵ و زیاتر گرنگە و لەوانەیە گرفتی بۆ دروست بکە، حتا لە مودەی مانگیشا گرنگە تۆ دوای نەخەی، بەڵام هەفتە و ڕۆژ لەوانەیە گرنگێکی ئەو توێ نەبێت کە کاتی دێت. پاشان ئەنجامی زەرعی نازوورەکە باتەوە بۆ پزیشکە هەناویەکەی. پزیشکە هەناویەکەی پێڵێ تۆ توشبووی شێرپەنجەی قۆڵۆنی، بەڵام سوپاس بخوا لە قۆناغێکی باشدایە، زۆر بڵاو نەبووەتەوە بۆ جگەرت، بۆ سیەکانت، بۆ جێگای دیکەی ڕیخۆڵەت. پاشان ئەینێرێ بۆ لای دکتۆر سیامەند کە ئێمە لە بەرنامەکە میوانمانە و ئێستا نەشتەرگەریەکە بۆ ئەم نەخۆشە ئەنجامەیە. پاشکەمێکی دیکە ئەچینە هۆڵی نەشتەرگەری لەگەڵ دکتۆر سیامەندیش قسە ئەکەین لەسەر شێرپەنجەی قۆڵۆن و لەسەر ئەنجامدانی نەشتەرگەری بۆ شێرپەنجەی قۆڵۆن. پاشان کە دکتۆر سیامەند ئەیبینێ، دکتۆر سیامەند موعیدی پێەیە کە نەشتەرگەری قۆڵۆنی بۆ ئەنجام بداوە ئینشاءڵڵا. نەشتەرگەریەکە بە نازوور واتە تەنها بە چەند کونێک لە سکی نەخۆشەکە بەبێ ئەوەی سکی نەخۆشەکە هەڵبدرێ خۆشبەختانە ڕێگای پێشکەوتوو هەیە. نەشتەرگەریەکەی بۆ ئەنجامەیە، پاشان نەخۆشەکە لەوانەیە بە تەواوی ڕزگاری ببێ. ڕێی پزیشکانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا وەرەگیرێ و ئەو پزیشکانی کە تیشکیان لە نەخۆشەکە بابزان ئایا دوای نەشتەرگەریەکەی دکتۆر سیامەند پێویستەکە کە عیلاجی کیمیایی بەردەوام بێ یا عیلاجی تشکی لێ بدرێ یاخود نا. ئەم نمونەیەم بۆچی هێنایەوە بۆەوەی ئێمە هەمومان بزانین ئەگەر نیشانەیەکمان هەبوو، تەبعاً باگادار بن ئەم نیشانانی باسمان کرد مەرج نییە هەرکەس ئەم نیشانانی هەبوو شێرپەنجەی قۆڵۆن بێ. چەندەها نەخۆشی دیکە ئەم نیشانانە دروستەکە و هەمویان نەخۆشی بەسیتن، یعنی شتانێکن کە مەترسیان لەسەر ژیانمان نییە، بەڵام گرنگەوەیە تۆ بۆ ئەم نیشانانە سەردانی پزیشکی پسپۆڕی بوارەکە بکەیت. پزیشکی پسپۆڕی بوارەکە ئەزانێ تا چەندە مەترسی توشبوونی شێرپەنجەی قۆڵۆنت هەیە، چ کاتێ پێویستەکە تۆ نازوور بکەیت، چ کاتێ پێویست بە نازوور ناکە، بۆ ئەوەی بە دروستی و زوو دەستنیشانی نەخۆشەکەت بکەیت و بەلا ڕێدا نەڕۆی. بەڵێ بەڕێزان، وەک باسمان کرد لە پێشەکی بەرنامەکە، باز لە شێرپەنجەی قۆڵۆن و ڕێکە ئەکەین. ئێستا لە هۆڵی نەشتەرگەریم لەگەڵ بەڕێز دکتۆر سیامەند عەبدوڕەحمان، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی و پسپۆڕی وردی نەشتەرگەریەکانی هەرس و جگەر و پەنکریاس کە نەخۆشیەکە بۆ خۆی پەیوەندی بەم پسپۆڕیەوە هەیە وەکو پسپۆڕی ورد کە بریتە لە پسپۆڕی وردی نەشتەرگەریەکانی کۆندامی هەرس و جگەر و پەنکریاس. کاک دکتۆر سڵاوت لێبێ. سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆ ئەم دەرفەتە. دکتۆر سیامەند، ئێستا جەنابەت لە ئەنجامدانی نەشتەرگەری یەکێک لەو نەخۆشانە بوویتەوە کە شێرپەنجەی قۆڵۆنی هەبوو، ماندوو نەبیت. سپاس. ئەم نەشتەرگەریانە هێندە زۆری پێچێ ئێمە لە دەرەوە زۆر چاوەڕێمان کردی. بەڵێ، وەکو جەنابەت لە پێشەکی بەرنامەکەی باسی کرد، سپۆڕێکی وردە ئێستا وردەکارێکی تەواوی پێویستە، چکە لابردنی گرێەکە بەتەنیا شەرت نییە، لیمفەگرەکانیش ئەبێ لەگەڵ یا پاکرێتەوە بەپێی ئەوە نەتیجەی زەرع و نەتیجەی نیهایی ئەگەڕێتەوە بۆ پزیشکەکە بۆی کە قەراری ئەوە با عیلاجی شیمیایی وەرگێت
یاخود پێویست ناکەوەری بگرێت و تەنها نەشتەرگەریەکە زۆر باشە پێویستە بۆ و هیچ شتێکی تری پێویست نیە دوای نەشتەرگەری. زۆر باشە کاک زۆر پێم خۆش بوو کە باسی لە پسپۆڕیەکە کرد ئەگەر پسپۆڕیەکەی جەنابتان پسپۆڕی وردەکە بناسێنی کە وترێ پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی دواتر ئەڵێن پسپۆڕی وردی هەر سوودجگەر مەبەست لە چییە؟ یعنی ئێوە ئێستا پسپۆڕی وردەکەتان دەربارەی چییە و کام نەشتەرگەریان ئەنجامێن؟ پسپۆڕی وردی نەشتەرگەری کۆندامی هەر سوودجگەر و پەنکریاس پسپۆڕێکی وردە ماوەی چەند ساڵێکە بێ لە کوردستانە خۆش بەختانە ئەم پسپۆڕی ئێستا پەری پێدراوە چەند پزیشکێکی بەڕێزی هاوکارمان بە هەمان شێوە پسپۆڕیان هەیە لە دوای بەدەستهێنانی بۆردی نەشتەرگەری گشتی دکتۆرا لە نەشتەرگەری گشتی 3 ساڵی تر بۆ ئەم پسپۆڕیە ئەخوێنیت یعنی بە وردی تایبەتە بەو نەشتەرگەریانەی کە کۆندامی هەر سوودجگەر و پەنکریاسە گرێتەوە. واتە هەموو ئەو گرێ و جوان با بڵێن ڕێککاری و برین و خوێنبەربوون و ئەو بابەتانی کە نەشتەرگەریانەوێ هەر لە سووریان چکەوە هەتاوەکو کۆم هەروها پەنکریاس و جگەر و زراوە و بۆری زراوە. ئەمەش هەر سەر بە پسپۆڕەکەی جەنابتانە. زۆر باشە کاک دوکتۆر. ئێمە باز لە شێرپەنجەی قۆڵۆنەکەین لە پێشەکی بەرنامەکە بە هاوڵاتیانمان وت کە شێرپەنجەیەکی باوە جەنابەت چۆن باسی ئەم شێرپەنجەیەکەی زۆر ئەیان بینیت تا چەندە باوە لە جیهانە چۆن وەسف کراوە؟ بەداخەوە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکا ئەوەی ئێمە ئێستا لە کلینیکەکانی خۆمان و لە هەم لە خەسخانە حکوومیەکانیش بە شێوەیەکی بەرچاو لە کوردستانە زیایی کردووە بە هەمان شێوەژە لە جیهانە ئەم شێرپەنجەیە زیایی کردووە ئەگەر ڕیزبەندێکی بکەی لە بینی شێرپەنجەکانە سێم شێرپەنجەیە لە هەموو جیهانە و دووەم سەبەبی مردنی شەبەوەی شێرپەنجەوە لە جیهانە ئەگەر داتایەکی جیهانی وەرگری مەسەلەن لە وڵاتە ئەوروپی و ئەمریکی لە وڵاتی ویلایەتە گرتوەکانی ئەمریکایە لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا لە ساڵانە 150,000 نەخۆشی تازە تەشخیصەکرێت کە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکەی هەیە. بەڵام بەداخەوە ئەو داتایە لای ئێمە تا ئێستا وەکو پێویست نییە نەماتوانیوە ینی داتایەکی مەزبوط وەرگین بتوانین بزانین ئێمە لەکوێی جیهانین ئایا زۆر باشمان شێوەی جیهان زیایی کردووە یان لەوان زۆرترین یا کێرڤەکەمان لە خوارەوانەوەی. زۆر باشە کاک دوکتۆر. خەڵکی ئەپرسێ هەمووانە پرسین جاران بۆ ئەوەندە شێرپەنجەی قۆڵۆن نەبوو شێرپەنجەی گەدە نەبوو ئەگەر بەگشتی شێرپەنجەکانی پسپۆڕەکەی خۆت باس بکەین هەر سوودجگەر بۆ ئێستا ئەوەندە شێرپەنجەی قۆڵۆن و ڕێکە و گەدە و ئەمانە ئەبینرێ ئایا هەر ئێستا زیایی کردو جاران نەبووە؟ باما شێوەش جاران هەبووە بەس وەکو پێویست لەواچێ تەشخیص نەکرابێ جاران لەبەرچی تەشخیص پۆڕی ورد بەو شێوازی ئێستا نەبووە پزیشکان چاوکراوە نەبوونەکو ئێستا بەو شێوازە نەخۆش ئەو نەبووە بە دو حاڵەتەکانی خۆیان بگەڕێ بە ئەما شێوە ئامێرەکانی پزیشکی دەستنیشانکردنی ئەم نەخۆشیەوەکو ئێستا نیە جاران کەمتر بووە و ڕاستێکیشی تایە بە هەمان شێوە شێرپەنجەکە خۆی زیادی کردووە. بۆچی زیادی کردووە؟ بۆچی ئێستا لە کوردستان توشبوانی شێرپەنجەی قۆڵۆن و ڕێکە زۆرە بینین؟ بەپێی ئامارە جیهانیەکان شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە لە وڵاتە ئەوروپیەکان و ویلایەتە گرتوەکانی ئەمریکایە بەپێی داتا لە ئاسیای کەمتر بووە بەڵام ئێستا ئەو داتایە لە چێ پێچوانە بوو بێتەوە ئیتر بەهۆی ئەوەی کە مەسەلەن بە جیهان گیربوونی هەموو دنیا مەسەلەن شێوازی خواردنی ئێمە وەکو ئەوروپای هاتووە لایفستایل مەسەلەن ئەو کەش و هەوایی کە ئێمە تیاین ئینڤایرمنتە بە هەمان شێوە هۆکارە بەوەی کەم شێرپەنجەیە زیاد بکە ئەو خواردنانەشی کە تەنانە دەیخۆین مەسەلەن وەکو فاست فود خواردنەکانمان بە هەمان شێوەکو خواردنی وڵاتە ئەوروپیەکان و وڵاتێکی وەکو ویلایەتە گرتوەکانی ئەمریکای لێهاتبێت. زۆر باشە کاک دوکتۆر کەواتە بە قسەکانە دیارە خواردن ڕەبتی هەیە بە توشبوون بە نەخۆشیەکەەوە لەوانەیە نەخۆشیەکە وەکو زۆرینەی شێرپەنجەکانی دیکە هۆکاری دیاریکرا و ڕاستەوخۆی نەبێت. بەڵێ خۆی هۆکارێکی دیاریکراوە نییە بڵێ 100% ئەم شێرپەنجەیە بەوەی ئەم هۆکارەوەی بەڵام چەند ریسک فاکتەرێک هەیە مەبەست لە ریسک فاکتەرانە کەواتە ئەگەر ئێستا دکتۆر سیامەن دیاری بکە بۆ هاوڵاتیان چین ئەو هۆکارانەی ئەو شێوازی ژیانانی ئەو خواردنانەی کە وا ئەکەن کەسێک زووتر تووشی شێرپەنجەی قۆڵۆن بێ یان با بڵێن واکە لە کۆمەڵگەیە شێرپەنجەی قۆڵۆن زیاد ببێ ئەگەری توشبوونمان بە شێرپەنجەکە زیاد لە هۆکارەکان تەمەنە هەموو شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە لە سەر و 50 ساڵەوە ئەگەری ڕوودانی زیاترە
پێکێک لە هۆکارەکان داهێنرێ بەڵام لە خوار 50 ساڵیشەوە بەداخەوە ئێستا زیادی کردووە ینی لەناو کۆمەلگای ئەوەی کە ئێمە هەستمان پێ کردووە کامە بەخۆی جێی داخەوە کە شێرپەنجەی کۆڵۆن لە خوار تەمەنی 50 ساڵەوە بەرەو زیادبوون و هەڵکشانەچێ ئەمێکێکە لە نەخۆشی ئەمڕۆ بینیمان نەشتەگەریت بۆ ئەنجامیا گەنج دیار بەڵێ لە خوار 50 ساڵەوە لە خوار 50 ساڵەوەیە بەداخەوە زۆر باشە یەکێکی تر لە هۆکارەکان هۆکاری بۆ ماوەیە کەمە ڕێژێکی زۆر نییە لە سا هەشتای نسبەتی ڕوودانی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە لە خۆوەیە بەڵام لە سا 20یان بە هۆکاری بۆ ماوەی ڕۆیە بە هەمان شێوە هۆکاری تریش یارمەتی دەرە بۆی کە شێرپەنجەی کۆڵۆن ڕووبا یەکێک لەوانە ئەو لایفستایلەیە کە باسمان کە شێوازی خواردن کە کەم خواردنی ڕیشاڵ خواردنی چەورە تێرەکان وەکو چەوری حیوانی بە ڕێژەیەکی زۆر خواردنی چەورە تێرەکان وەکو چەوری حیوانی باشە یا خراپە بۆ شێرپەنجەی کۆڵۆن باش نییە بۆ باز لە شێرپەنجەی کۆڵۆنەکەن ینی بەڵێ باشێکە لە هۆکارەکانی ڕوودانی یعنی بۆ شێرپەنجەی کۆڵۆن باش نییە لە پێچوانەکەی چەوریەکانی تر زۆر باشە بوو وەکو زەیتی زەیتون زەیتی بادەم گوێزی هیندی ماسی ئەمانە ڕێگرن لە ڕێگرن یا ئەوەیە وەک چەوریەکەی دیکە خراپ وەکو چەورەکەی تر خراپ نیە بامان ڕێگریشندەوەی کە شێرپەنجەی کۆڵۆن ڕووبە بامان شێوە ڤیتامینەکانی وەکو ڤیتامین سی و ڤیتامین ئی و ڤیتامین ئێ ئەمانش بێکێک لە ڕێگرەکان داگرێکان بامان شێوە یەکێکە لەو شتانی کە ڕێگرە لە ڕێودانی شێرپەنجەی کۆڵۆن ڕووبا زۆر باشە کاکتۆر ڤەیپ و جگەرە و خواردنەوە کحولیەکان پەیوەندیان هەیە باماشەوە جگەرە یارمەتی دەرن خواردنەوە کحولیەکانیش هۆکاری یارمەتی دەرن باماشەوە قەڵەوی یەکێکی ترە لە هۆکارەکان ڕوودانی شێرپەنجەی کۆڵۆن زۆر باشە وەک ئەوتێ وەکو زۆرینەی نەخۆشیەکانی دیکە هەبوونی توژبووی شێرپەنجەی کۆڵۆن لە عیلەکەیە بەڵێ هەمان بە هەمان شێوە هۆکارێکی زۆر بەهێزە وەکو باسمان کرد لە سا 20 بۆ ماوەی پێڵێن ئەوەی کە عیلاقی بەسە جێنەتیکەوە هەیە زۆر باشە کاک زۆر بەڵام ئەوەی کە زۆر گرنگە دەستنیشانکردنی نەخۆشیەکەی ئێمە مانەوێ دکتۆر سیامەن باسی ئەومان بۆ بکات خەڵک چی بکات ئێمە ئەوەی ئەیبینین بەشێکی زۆر لەو نەخۆشانی کە پێیان ئەڵێن لە نەخۆشخانەکان تۆ توژبووی شێرپەنجەی کۆڵۆنی پێڵێن قۆناغێکە کە زۆر استفادەی نەماوە ئایا ئەمە ئێستا هەروە ماوەتەوە زۆرینەی لەو حاڵەتە دەستنیشانەکرێن یا ئێستا ئەگونجێ نەخۆشمان هەبێت زووتر دەستنیشان بکرێ و نەشتەگەری سوودێکی گەورەی لێ ببینێ و وەکوڵێ ئۆپەرێبڵ بێ نەک ئین ئۆپەرێبڵ خۆی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە بە هەمان شێوەی شێرپەنجەکانی تریش ئەو قۆناغی کە تایەتی زۆر گرنگە بۆ چارەسەرکردنی نەخۆشەکە مەسەڵەن تا قۆناغی سەرەتا بێ نشتەرگەرەکەی ئاسانترە عیلاجی شیمیایی لاچێ پێویست نەبێ و نسبەی ژیانی نەخۆشەکەش زیاترە ئەگەر نەخۆشەکە بەتەن خۆیەوە بێت یعنی ئەگەر نیشانەیەک لە نیشانەکانی شێرپەنجەی هەبێت بە زووترین کات بچێتە لای پزیشکێکی پسپۆر بۆ دەست نیشانکردنی حاڵەتەکەی ئەگەر لە قۆناغێکی سەرەتایەک و باسمان کرد دەژ نیشان بکرێت ئەوە هیچ ترسناک نییە ئێمە نەخۆشمان هەیە لە قۆناغەکانی 1 و 2 تا دەرەجە 3 پێمان زانیوە یعنی نەخۆشی وای تایە هەر بە نەشتەرگەریەکە نەجاتی بووە پێویستی نەکردو بە عیلاجی شیمیاییش ئەمە تقریبان ماوەی 5 ساڵی شەبێ نەخۆشەکە وەکو من و تۆ لە ژیان نایە و هیچ عیبی نییە و ئەوەی کە باسیەکەن زعیف بووە و قژی ڕووتاوەتەوە ئەوانە قەڵەو بۆتەوە ئێستا هەر ناشی ناسیتەوە کە نەخۆشە و پێشتر ئەو نەخۆشی هەبووە لەوانێت چ بێتەوە سەر کارەکەی پێشێتەوە سەر کارەکەی خۆی بەرە بە دنیاییەوە و وەکو باسم کرد هەستی پێ ناکەی کە نەخۆش بووە لە کاتێکا توژبووی شێرپەنجەی کۆڵۆن قۆناغی خراپیش قۆناغێکی مەسەلەن دەرەجە 2 مان هەیە دەرەجە 3 مان دەرەجە 3 مان هەیە ینی تیا بووە نەخۆشم هەبووە مەسەلەن چۆتە جگەریەوە کامە لەگەڵ نەشتەرگەریەکەیە کە جاران ئەمانە پیانەوە دیسفادە لە عیلاج ناکەی ئێمە لەگەڵ نەشتەرگەری لابردنی کۆڵۆنەکەیە ئەو گریانی کە چۆتە جگەری شێوانشمان بۆ لابردووە ئێستا خۆشبەختانە لەخوا بەزیابێ پێش 2 مانگ پێش سەر تەلەفۆنی بۆ کردم نەخۆشەکە زۆرم پێخۆش من لە مێشکی خۆمادام نابوتم لاچێ لە ژیانە نەما بێ ئەو بۆ پزیشک زۆر خۆشە کە حاڵتێکی وایە بینی کە مەسەلەن دەرەجە 4 مەسەلەن قۆناغێکی پێشکەوتوایە کە تۆ شتێکی بۆ کەیت و ئیسفادەی لێ کردو و نەخۆشەکە لە ژیانایە چۆتەوە سەر ئیشەکانی خۆی و تەلەفۆنێکە بۆکە لام شوێنێکیش
باسی حاڵتەکەی خۆیەکە لاانێ بێ بە سەپۆرتێکیش بۆ کەسێکی تری نەخۆشی شێرپەنجەکە پرسی پێەکە هاانیا بۆی هاانیەکانی بەڵێ کەواتە کاک دکتۆر لە ئێستاە بەهۆی پێشکەوتنی پسپۆڕیەکانەوە بەهۆی ئاسانکاریەکانەوە بە تایبەتی پسپۆڕی ورد و ئاسانکاریەکانی نەشتەرگەری ئەتوانین بڵێن لە جاران زیاتر توشبوانی شێرپەنجە قۆڵن ڕزگاریان نەبێت. بەڵێ شێرپەنجی کۆڵۆن و ڕێکەیەکە لەو شێرپەنجانی کە ئەتوانی هەموو شتێکی بۆ بکەی بە شەرتێ مەسەلەن کە چۆ جگەریەوە هەموو جگەری نەگرت بێتەوە بتوانی نسبەتێک لە جگەر بێڵیتەوە بۆ نەخۆشەکە کە پێی بژی وەکو جاران نەماوە ینی هەموو شتێکی بۆ کرێ جاری دووەمە توانی عملیاتی کەیتەوە بە شەرتی ئەگەر بتوانی بۆی بکە عیلاجی شیمایی وەرەگرێ بەشێکیان تیشک وەرەگرن بۆی گرێکی پسکۆلە کاتەوە ئەنج بێتەوە بۆ نەشتەرگەری تر بەپێی قۆناغەکان پزیشکەکە لەگەڵ یاابێ لەگەڵ پزیشکانی نەخۆشخانی هیوا و لەگەڵ سنتەری چارەسەر بە تیشک ئێمە تیمێک بۆ نەخۆشانە دروست دەکەین بە هاوکاری ئەوان چارەسەر و بڕیاری نەشتەرگەری و چارەسەری نەخۆشەکان بە تیمە درێت. زۆر باشە دکتۆر سیامبن لەگەڵ تابم بەردەوامە بین پاش ناوبڕێک خۆشەویستان ناوبڕێکی کورت وەرەگرین و گەڕێنەوە لاتە. بەڵێ خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان بۆ قسەکردن لەسەر شێرپەنجەی قۆڵۆن و ڕێکە لەگەڵ دکتۆر سیامن عەبدوڕەحمان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی و پسپۆڕی وردی نەشتەرگەریەکانی هەر سوچگەر و پەنکریاس. کاک دکتۆر دووبارە سوپاس. باسمان لە شێرپەنجەی قۆڵۆن کرد ئەگەر بە کورتی پێمان بڵێ بە دڵنیاییەوە زوو دەرکەوتنی نەخۆشیەکە و زوو دەستنیشانکردنی نەخۆشیەکە پەیوەندیەکی زۆر باشی هەیە بە ڕزگاربوونی نەخۆشەکەەوە. کەواتە ئێمە چۆن چی بڵین بە هاوڵاتیان بۆ ئەوەی ئەگەر خوا نەکردە توش بووی شێرپەنجەی قۆڵۆن بوون ئێوە زوو تەشخیصی بکەن و زوو ڕزگاری ببێ. بەشێک لەوانە بە دڵنیایی نیشانەیە ئەگەر نیشانەکانیمان پێ بڵێ. یەکەم نیشانەی بوونی خوێنە لەگەڵ پیسایە خوێنێکی گەش کە لەگەڵ پیسایە نەخۆشەستی پێەکان. بەڵام کاک دکتۆر پێشوەی نیشانەکان باس پێم نیشانانی جەنابەت باسەکەی تایبەت نین بە شێرپەنجەی قۆڵۆن واتە هەر کەسەم نیشانانی بینی مەرج نییە توش بووی. ئەمە بە ئینگلیزی ئەلارم ساینی پێڵەن یان ئەگەر یەکێک لەو نیشانانەت بینی وا پێویستەکە بە دوواداچوونی بۆ بە دوواداچوونی ئەوێ ئەگینا مەرج نییە شێرپەنجەی قۆڵۆن مەرج نییە شێرپەنجەی قۆڵۆن بێ لەوانەیە مایەسیری بێ لەوانەیە قڵیشی کۆم بێ بەڵام چارەسەرکردنی لە خۆوە لەلایەن توشبۆکەوە هەڵەیە مەسەلەن لەوانەیە نەخۆش وا بیرکاتەوە کە ئەمە مایەسیری هەیە یا قڵیشی کۆمی هەیە بچێتە یەکێ لە سەیدەلەکانی دەرەوە خۆی بە دەرمانی جایی و دەرمانی جایی بەماشەوە قڵیشی کۆمە یا مایەسیریە زۆربەی خەڵک بە مایەسیری تەشخیصیەکە لە لای خۆیەوە مەسەلەن چێتە لای سەیدەلەیەک یا ئەو شوێنانەی کە ئێستا شتێکی تر باوە لە سۆشیال میدیاوە مەسەلەن دەرمانێک دیعایی بۆ کرێت کەمە چارەسەری مایەسیریەکە لە ماوەی هەفتەیەکە لە ماوەی دە ڕۆژە کە نەخۆشەکە چێوە ناکڕێ کەمە هەڵەیە ئەگەر تا تەشخیص نەکرێت لەلایەن پزیشکێکی پسپۆڕەوە بەکارهێنانی ئەم دەرمانە لەوانەیە زیانی بۆ نەخۆشەکە هەبێ کە خوا نەخواستە شێرپەنجەی کۆڵۆنی هەبێت و تەشخیص نەکرێت ئەم چاوەڕێی بیداییە بێت و کە ئەو دەرمانە بەکارهێنێت و خوێنەکەی نامێنێ ئیتر خۆی شێرپەنجەی کۆڵۆن خوێنەکەی زۆر نییە کە نەخۆشەی بینێ لەوانەیە نەمێنێ خوێن لە قۆناغێکە پاش ماوەیەک سەر هەڵباتەوە تر ئەم نەخۆشە واستەکە کە چا بووە شێرپەنجەکەی لە قۆناغێکەوە چێتە قۆناغێکی تر بەڵێ زیادەکە بەداخەوە کە ئەمە واتە نەخۆشەکە پێی وایە وەک جەنابەت باس کرد لە سۆشیال میدیا ڕێکلامێ بینێ بۆ مایەسیری ئەم عیلاجە بەکاردێنن عیلاجی مایەسیری خوا خوێنەکەی تۆزێک کەمە بێتەوە بەڵام شێرپەنجەکەی تەشەنەکە و ئەمیش ئاگای لێ نییە بەڵام ئەگەر زووتر بە دوواداچوونی بۆ بکردایە دەربکەوتایە ئەمە شێرپەنجەی قۆڵۆنە لە قۆناغێکی سەرەتایە چارەسەری ئاسانتر بوو ڕزگاربوونی زیاتر بوو زۆر باشە کاکتۆر ئەمە وەکو نیشانە دانانی خوێنی گەشت چی دیکەمان هەیە نەخۆش لەوانەیە ئازاری سکی هەبێ لەوانەیە مەسەلەن چێنجین باوڵ هەبیتی پێڵێن بە ئینگلیزی لەوانەیە مەسەلەن سکچوونی هەبێ لەوانەیە قەبزی هەبێ ئازاری هەبێ لە کاتی چوون بۆ تەوالێتەوە هەستکە کۆمی پا نابێتەوە خوێن و لیمان پێکەوە دابنێ لانێ وەزنی دابەزێ مەسەلەن لە بەتەمەنە ئەگەر نیشانێک لە نیشانەکانی کەم خوێنیت بینی ئەمە یەکێکە لە ئەو هۆکارانی کە احتیمال لە شێرپەنجەی کۆڵۆنی هەبێ بە تایبەتی لە پیاوانە کەم خوێنی لە تەمەنی سەر و 50 ساڵ وا پێویستەکە بە دوواداچوونی بۆ بکرێ احتیمال بە سەبەبی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکەوە بێکە بەردەوام خوێنێکی کەم
لە ڕێ شێرپەنجەکەەوە ڕات و نەخۆشەستی پێ ناکاتەوە بێ بە زەمەە بێ بەوەی کەم خوێنی کامەوە پێویستەکە بە داداچوونی بۆ بکرێت. کەواتە کاک دکتۆر ئێوە نەخۆشتان بینیوە لە ئەزمموی پراکتیسە کردنی پسپۆڕێکی خۆتان بەهۆی کەم خوێنی بەهۆی خوێندانان بەهۆی کێشدابەزین بە هەر هۆکارێکی دیکە خۆی پێی وا بوو بێ هۆکارێکی ترە و دەرمانی میلی و بەحساب لە نۆڕینگەی میلی و لە جێگای دیکە یا لای حتا لای پزیشکی پسپۆڕێکی خۆی نەبوو بێ بە شێوەیەکی لە شێوەکان دەستنیشانکردنەکەی بەلاڕێیان ڕۆشت بێ و درەنگەشت بێ بە ئێوە؟ بەڵێ بەداخەوە و نەخۆشانە تا ئێستاش زۆرن یعنی کەم نییە کە ئەوەی بە تایبەتی شەرپەنجەی کۆڵۆنی لای ڕاست کە نەخۆش درەنگ ئەستی پێەکات چونکە نیشانەکانی کەمترە گیراوی کەمترە نەخۆش خوێنی کەمترە ینی هەستی پێ ناکە ئەوانە درەنگ تەشخیصە بن نەخۆشەکەش خۆی ئازارێکی کەمی هەیە وازانێ سگێشەیە یا مەسەلەن بە تەویژی قۆڵۆن تەشخیصێکە ئیتر لە قۆناغێکەوە چێتە قۆناغێکی تر یەتە لای پزیشک. زۆر باشە کاکتۆر مادەم نیشانەکانی شێرپەنجەی قۆڵۆن لەگەڵ نیشانەکانی بەشێکی دیکە لە نەخۆشیەکانی هەرسوجگەر لەوانەیە لەگەڵ هەندێکجا لەگەڵ قورحی مەعیدە لەگەڵ گرژبوونی قۆڵۆن لەوانەیە لەگەڵ قلیشی کۆم و مایەسی لەگەڵ ئەمانە تێکەڵ ئەبێ کەواتە ئەبێ ڕێگا هەبێ بۆ ئەوەی ئەو کەسانەی کە زیاتر مەترسیان لەسەر یا ئاچن بە تەمەنا پێشوەختە دەستنیشانی نەخۆشەکان بکەن ئەوەی کە پێی دەوتێت لە زانستا سکرینین تا چەندە سکرینین یا با بڵێن سکرینین بە کوردی ئەگەر وشەیەکی کوردی جوانی بۆ دابنین پێشگیریکردن پشکنینی پێشوەختە پشکنینی پێشوەختە جوانە پشکنینی پێشوەختە من جاران لە بەرنامەکانم ئەموت پشکنینی پێشوەختە ئێستا کردووم بە پێشگیری هەردووکیان هەر بۆیە بێ پێشگیریکردن لە شێرپەنجەی قۆڵۆن چیمان هەیە و تا چەندە گرنگە؟ ئەوەی کە جەنابە باسێکەرێکێکە لە خاڵە گرنگەکان کە پێویستە یعنی ئەو وعی سەحیە لای خەڵک بەرز بێتەوە بە تایبەتی لە سەر و 50 ساڵەوە ئێستا لە هەموو عالەمە ئەو سکرینین پرۆگرامە کە پرۆگرامی پشکنینی پێشوەختی پێڵێن بۆ زۆربەی نەخۆشەکان ئەنجام ئەدرێ وا لە کۆمەلگا کرێ کە بتوانێت بچێت ئەو پشکنینە بکات چونکە هەم ئەتوانی پشکنینی پێشوەختەی شێرپەنجەکانی پێ بکەی هەمیش چارەسەرە مەسەلەن لە ئەنجامدانی ئەم پشکنینی نازورەوە کە هەموو کۆڵۆن سەیرەکرێت احتیمالە شێرپەنجەیەک لە بیدایەتە مەسەلەن دەرەجە 1 و دەرەجە 2 بەوە تەشخیص بکرێ یا مەسەلەن گۆشتێکی زیایە لەناو کۆڵۆنە بەو نازورە تەشخیص بکرێ کە ئەم گۆشتە زیایە هەموو شێرپەنجەیەک لە بیدایەتە لە گۆشتێکی زیایی پسکۆلەوە دەست پێەکە کە بەمە بە نازورەکە ئەم گۆشتە زیای لابرێ ئیتر نەخۆشەکە ئەو ڕیسک فاکتەری نامێنێ بۆ ڕوودانی شێرپەنجە لە مستەقبەلە وەکو باسمان کرد وەکو چۆن چارەسەر بینە ینی پشکنینی پێشوەختەی پێکرێت لەمان کاتیشا چارەسەرە بۆ بەشێک لە نەخۆشەکان ئەوانەی کە گرەیەکی پسکۆلایان هەیە لە کۆڵۆنیانە کە بڕینی لە ڕێی نازورەوە نەخۆشەکەی تر ئەو مەترسی نامێنێ کەوا پێویستەکە بەڵام پێویستەکە متابعە بکات لە دوای لابردنی ئەو گۆشتەیەوە گۆشتە زیایەوە و گۆشتە لا برێ نێرێ بۆ زەرع لایە بێتەوە کەمە خانەی ینی خەلایەی خامۆشی سەرەتانی تایە یاخود هەر شینێکی گرەیەکی پاکە بۆ تەشخیصە بێ بە پشکنینی شانەزانیەکە. زۆر باشە کاک دکتۆر کەواتە یەکێک لە ڕێگاکانی پشکنینی پێشوەختە بریتە لە نازوری قۆڵۆن. زۆر باشە. ئایا ڕێنمایی تایبەت هەیە بۆ ئەوەی ئەو کەسانی لە تەمەنێکی دیاریکراوان بەبێ هیچ هۆکارێک نازوری قۆڵۆن ئەنجام بدەن؟ باسمان کرد ئەوانی کە نیشانیان هەیە ئەو ئەلارم ساینانەی کە باسمان کرد ئەگەر نیشانی نەبێ بەڵام لە عائیلەکەیانە توش بوو هەبێ ئەگەر دەرەجە 1 بێ مەسەلەن خوشک و برا باوک و دایک ئەمەی هەبێ ئەبێ لە 40 ساڵیا بیکە ئەو پشکنینە ینی 10 ساڵێتە پێشەوە لەگەڵ خەڵکی تەواوی ینی کۆمەلگایە کەواتە خەڵکی ئاسایی کۆمەلگا لە 50 ساڵی ئایکە ئەگەر پێویستە بیکە ئەگەر ئەم نیشانانی هەبێ مەسەلەن گەرێکێ لە ئەندامانی خێزانەکەی لە 50 ساڵیە توش بوو بێ ئەمە لە 40 ساڵیە ئەبێ بیکە ئەگەر کەسێکی نزیکی خێزانەکەی لە 40 ساڵیە توش بوو بێ ئەمە بێ 10 ساڵ پێشتر بیکە بێ لە 30 ساڵیە ئەم پشکنینە بکە ساڵێکی زۆر مهمە 10 ساڵێتە پێش تەمەنی ئەو کەسە نزیکەی کە توش بووە مەسەن نەگەلۆ لە 40 ساڵیا توش بوو وەکو باسمان کرد ئەمە بێ لە 30 ساڵیا بیکە. ئەگەر کەسێکی نزیکی پلەیەکی لە 40 ساڵ لە 50 ساڵی تووشی شێرپەنجەی قۆڵۆن بووە لە 40 ساڵی ئەم نازورێکی قۆڵۆن ئەنجامەیە
پاک دەرەچێت دوای چەند ساڵ پێویستە دووباری ئەگەر پاک دەرچوو بێت توانێت لە ماوەی 10 ساڵی پێ دووباری بکاتەوە بەڵام ئەگەریش خوا نەکرد ئەگەر گۆشتی زیایی نەبێ مەسەلەن لە کۆڵۆنیا ئەگەر ئەو گۆشتە زیایی هەبێ کە باسمان کرد گۆشتە زیایەکەی لابراو نێرابووە نەتیجەی شانەزانی ئەوانە دەرچوو ئەبێ 3 ساڵی بەسەرا نەڕوا جارێکی تر وردەکاریکی زانستی هەیە بە پێی نەخۆشەکە باشە دکتۆر سیامەن بە کورتی ئەوەی ماوەتەوە چارەسەری شێرپەنجەی قۆڵۆن چیە بە دڵنیاییەوە بە پێی نەخۆشەکە بە پێی قۆناغی دەستنیشانکردنەکەی فەرقەکە بەس بەڵام بە گشتیە و چارەسەرانی کە زۆر گرنگن لە گرنگترینیانەوە چین شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە چارەسەرەکەیان جیاوازە ڕێکە بە لە دەرچەی کۆمەوە دەست پێکات تا بە 15 سانتیمی بەشی خوارەوەی کامە چارەسەرەکەی بۆ خۆی جیاوازە مەسەلەن بەس بە پێی قۆناغەکان گۆڕێ قۆناغی یەکەم یەکسەر نەشتەرگەریە لە قۆناغی دوو سێە پێش نەشتەرگەری نەخۆشە نێرێ پێش پاژۆی کە تەشخیص کرا یەکەم گوتمان بە نازوورە کرێ پاشان وا پێویستە کاسی دیسکانی سنگ و ناوسکی بۆ بکرێ تشکی ڕەنینی مقناتیزی ئێماڕای منتیقی حەوزی بۆ کرێ بۆی بزانین شێرپەنجەکە نەڕۆشتۆ بۆ جێگای دیکە بزانین فەگرەکانی گرتوتەوە یان نە پاشان بە هاوبەشی لەگەڵ پزیشکانی نەخۆشخانی هیوایە کە بە خۆشحاڵیەوە یەکێکن لە سەربازەونەکانی کۆمەلگای ئێمە کە زۆر جار ئێمە بە نەخۆش هەڵین کە لەکە سوکاری نەخۆش دڵسۆزترن بۆ نەخۆشەکانمان لەگەڵ پزیشکانی چارەسەر بە تیشکەمان بە هەمان شێوە ئەمانیش یەکێکن لە دڵسۆزەکانی نەخۆشە نێرێ بۆ چارەسەر بە تیشک و چارەسەر بە علاجی شیمیایی پێشەوەی نەشتەرگەری بۆ بکرێ تر پزیشکانی نەخۆشخانی هیوا و چارەسەر بە تیشک خۆیان قەرارەیەن چەند جەلسە وەرگرێ پاژەوەی کە کۆرسی عیلاجی کیمیایی و تیشکەکەی تەواو کرد نەخۆشە نێرێتەوە بۆ نەشتەرگەری نەشتەرگەرێکەش لابردنی گرێ شێرپەنجەیەکەیە پاکردنەوەی لیمفەگرەکانی منتیقەی حەوزە پاشان ڕەبتکردنەوەی ڕیخۆڵەکەیە لەگەڵ واتە ئەو بەشی ڕیخۆڵەکەگرێکە و شێرپەنجەکەی تێدای لابرێ دواتر ڕەبتەکرێتەوە کاک دوکتۆر بۆ هەموو نەخۆشەکان ئێوە پێویستە بە بڕین بەکردنەوەی سکی ئەنجامی بیان یاخود ئێستا خۆشبەختانە بەهۆی دروستبوونیان پسپۆڕی وردەی کە باسمان کرد ئێستا لە شاری سلێمانیا منیش و پزیشکانی هاوڕێی لەم بوارەیە ئێستا نەشتەرگەری ئەمانە بە ئامێری ناوسکبین ئەنجامە لاپرۆسکۆپ ئەنجامە درێ کامە لە ڕێی برینێکی پچکۆلەوە ڕێ 4 کوونەوە نەشتەرگەریەکە ئەنجامە درێ بە ئامێری ناوسکبینەکە پاشان بۆ دەرهێنانی ئەو ڕێخۆڵی کە بڕاوە برینێکی پچکۆلە ڕێخۆڵەکەی لێنرێتە دەرەوە بە شێوەیەکی زانستی کە شێرپەنجەکە بەر دیواری پێست و سکی نەخۆشەکە نەکەوێت ئەوە پاشان نەخۆشەکە لە دوای ئەوە ئیتر بەپێی نەتیجەی زەرعەکەی کە نتیجەی نهاییمان پێڵێ ئەو کاتە قۆناغەکەی بەپێی ناردنی ئەو عینەیە بۆ پزیشکی شانەزانی و گەڕانەوەی نەتیجەکەی بەپێی ئەوە قەرارە درێ عیلاجی شیمیایی تر پێویستەکە وەرگێ یاخودنا زۆر ئەمە شێرپەنجەی ڕێکە شێرپەنجەی کۆڵۆن بەپێی قۆناغەکانی بامان شێوە ئەویش قەراری لێ ئەدرێت ئەگەر نەخۆشەکە مەسەن گیرایی بۆ دروست نەبوو پێ ینی ئەگەر شێرپەنجەکە هۆکار بێ بۆی کە ڕێخۆڵی بژیری ئەمەکو حاڵەتێکی تاواری یەکسەر نەشتەرگەری بۆکرێ باش هەڵسەنگانی حاڵەتەکەی و طریقانی کە باسمان کردوان سیتیسکان و نازووری پێشتری بۆ کراوە پاشان نەشتەرگەری بۆکرێ ئیتر بەپێی قۆناغەکانی بامان شێوە ئەگەر نەخۆشەکە گیرایی نەبێ بە هەمان شێوە هەڵسەنگانی بۆ کرێ بزانین لە چ قۆناغێکایە ئەگەر مەسەلەن شوێنی تری گرتە بێتەوە چوو بێتە جگەریەوە چوو بێتە سیەکانیەوە پاژەوەی هەڵسەنگانی بۆ کرێ کە ئەم نەخۆشە توانێ نەشتەرگەری بۆ بکرێ لەگەڵ لابردننی گرێ شێرپەنجەیەکانی کۆڵۆنا ئەو گریانی کە لەناو ئەگەر چوو بێتە جگەری و سیەکانیەوە ئەگەر بتوانرێ لا ببرێانی ئەوانشی بۆ لابرێ ئەگەر نەچوو بێتە ئەوە بەس شێرپەنجەی کۆڵۆنەکە لابرێت و ڕەبتەکرێتەوە زۆر باشە کاک زۆر بە کورتی دوای نەشتەرگەری چاودێریکردنیان و زوو هەستانەوەیان چۆنە ئامێری هەناوبینەکە ناوسکبین تاوان ئیسفادەکانی زۆرە نەخۆش هەست بە ئازار کەمترەکە شوێنبرینی کەمترە بچووکترە التیاباتی کەمترە زووتر هەڵەسێتەوە ئەچێتەوە سەری شوکاری خۆی ینی بە بەراورد بە تەریقە کۆنەکە کە بە هەڵدڕی نەکرا فەرقی جیاوازێکی زۆری هەیە زۆر باشە بەڵام لەوانەیە نەخۆش چەند ڕۆژێک بپارێزن لەوەی کە شت بخوا خۆی تاوەکو وردە
بەڵێ بێ مای تر بەپێی نیشانەکانی نەخۆشەکە و هەڵسەنگانی ئێمە تر ئەمێنێتەوە لە نەخۆشخانە پاش مەسەلەن 3 ڕۆژ 4 ڕۆژ ئەنێرێتەوە ماڵەوە. زۆر باشە کاک دکتۆر سیامەند پزیشکی پسپۆڕی وردی نەشتەرگەریەکانی هەر سوچگەر و پەنکریاس سوپاس بە ئامادەبوونت. ئەمە فایلی ئەو نەخۆشەمانە وەک ئەبینن چەند پشکنینێکی بۆ ئەنجامیراوە. ئەگەر سەرنجی پشکنینەکانی بدەین تێیدا پشکنینی خوێن و کۆمەڵی پشکنینی گشتی بە هەمان شێوە سۆنەری بۆ ئەنجاممیراوە دواتر سیتیسکانێکی ناوسکی بۆ ئەنجام درراوە کە لە سیتیسکانەکەیە ئەمە لەوانەیە بۆ هاوڵاتی تەفاسیل بێ بەڵام بە کورتی با پێتان بڵێ من ئەم شتانەی کە لە سیتیسکانی ناوسکیە بینراوە دەرکەوتووەکە لە پیکچەر most likely of colony cancer واتە نەخۆشەکەمان ئەم شتانی کە بینراوە زیاتر لەگەڵ ئەوەی ئاڕواکە شێرپەنجەی قۆڵۆنی هەبێ پاشان ئەمە ئەنجامی نازوورەکەیەتی نازوورێکی قۆڵۆنی بۆ ئەنجامیراوە لە نازوورەکەیە شت بینراوە گرێ بینراوە و خوێن بینراوە لەگەڵ گرێکەیە نێردراوە بۆ زەرع کاڵێ multiple biopsies taken واتە زەرع لە نەخۆشەکە وەرگیرا و نێردراوە بۆ زەرع ئەمە ئەنجامی زەرعەکەیە. ئەگەر لە خوارەوە سیر بکەین دایگنۆزس واتە تەشخیصی زەرعەکە کۆڵۆنیک ئادینۆکارسینۆما ئەمە ئەنجامەکەیەتی کە بریتە لە مۆدلتی دیفرنشیتد مهم نییە بۆ ئێوەی هاوڵاتی ئەمە بریتە لە ئەنجامی تەشخیصی زەرعی کۆلۆنۆسکۆپی نەخۆشەکە واتە کە نازووری قۆڵۆنی بۆ کراوە زەرعەکەی ئەڵێ شێرپەنجەی قۆڵۆنە دوای ئەوە کە زەرعەکەی ئەنجامدا نەخۆشەکە دڵنیا بێتەوە کە نەخۆشەکەی چییە و دێتە لای دکتۆر سیامەند و ئەویش موعیدی نەشتەرگەری بۆ ئەنجامەیە. خۆشەویستان با لێرەوە یەک خاڵی کورد بە ئێوە بڵێم تۆی هاوڵاتی بەڕێز ئەگەر تەمەنت هەیە ئەگەر کەسێکی بە تەمەنی بە تایبەت ئەوانی سەری 50 ساڵن کاتێک کشوونێکی درێژخانە هەیە یا قەبز ناو بەناو قەبزبوونت هەیە کێشە داوەزێ خوێندانی پیساییەکەت ڕەشە بێ بە هیچ شێوەیەک نابێ شەرم بکەی لەوەی کە سەردانی پزیشکی پسپۆڕی بوارەکەت بکەی نابێ بترسی وە شەرم بکەی لە ئەنجامدانی نازووری قۆڵۆن ئەوەی کە بە کامێرا لە قۆڵۆن و ڕێکە و هەموو بەشەکانی خوارەوەی ڕیخۆڵت ئەبینرێت بۆ ئەوەی دڵنیا ببیتەوە ئەگەر هاتوو توشببووی شێرپەنجەی قۆڵۆن بیا هەندێک جار قۆناغ شێرپەنجەکە بە باشی دەسی پێ نەکردووە لە نازوورەکەی ئەبینرێ بۆت لا ئەبرێ و دواتر زووتر متابعەکەیتەوە بۆی ئەگەر خوا نەکردە توش بووی بە شێرپەنجەی قۆڵۆن زوو پێی بزانی زوو بە نەشتەرگەریەک نەجاتێ ببێ پێویستێ نە بە عیلاج کیمیاوی ئەبێ نە بە عیلاجی چارەسەر بە تیشکە بێ نە بە داغڵبوونی زۆر نەگرفتی گەورەت بۆ دروستەکە زوو نەجاتە ئەبێ و لە نەخۆشیەکە ڕزگارت ئەبێ و ناڕەحەتەکانت نامێ